الله أكبر. الوعد الأمين جاءنا بدين قويم، من سلكه فاز بجنات النعيم، ومن حاد عنه يمينا ويسارا رمي به في سواء الجحيم. نوێژی زەژنی ڕەمەزان خوڵ هەردووشیان دوو زەژنی دوو بۆنە گەورە لە ئیسلامدا و نێژەکانیشان دوو شیعار دوو ڕشمی زۆر گەورەنەوە زۆریش پیرۆزن زۆر لای خوای گەورە ڕێزی زۆریان لێداوە بۆ ئێمەش ویستمانە هەتا ئەوەندەی کرد بکرێت کە چۆن خوای گەورە ڕێزی لێنا بۆ شێوازی ڕێزی لێبێنێ و باشتری وایە کە ئەم زێژنە نوێژەکە بێتە دەرێ هەتا کەشوهەوا ڕێگەبدا مەزار بێت ئەگە کەشوهەوا بدا چونکە پێغەمبەری خوای گەورە نوێژەکانی تەنها یەک نوێژ نەبێت لە ژیانیدا یەک نوێژی زەژنی بێتە ناو مزگەوت ئەویش لەبەر کە قوربانان بۆ موسڵمانان ئەزێدەن داون دەنا هەموو نوێژەکانی هێناوەتە دەرێ لەبەرەوە پێویستە ئەمەش هەمومان وا بکەین ئینشاءڵڵا ئەمە باشترین ڕێوڕۆژتی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ کە نوێژەکان بینە دەرێ زایمە چەند ساڵێکی بەڕاستی هەوڵمان داوە لەگەڵ کۆمەڵێک لە موسڵمانانی دەبەرەکەمان دەبەری ناحیە قەسر دەوروبەری کە ئەو نوێژە بە تێکرا بینە دەرێ بەڵام تا ئێستا نەمانتوانین بەحەقەت قەناعەت بە هەموو خەڵک بکەین کە هیوادار ئینشاءڵڵا لە داهاتوودا مسلمانان هەمویان قەناعەت بکەن هەمویان بێنە ئەو شوێنە پیرۆزە پێغەمبەری خوا گەورەی کردی مەژوا بکەین ئینشاءڵڵا کە ئەوە باشترین کە پیرۆزە و نەریتی مەنتیقەشمان دەبەرەکەمان زیاتر ئەوەیە کە دوای ئەوە کە نوێژی زەژن ئەنجامدرا پیاوانمان خڕ دەبنەوە و سەف دەگرن و ڕێز دەبەستن تەوقە دەکەن تەوقەیەکی برایانە و کە نیشانێکی بڵێن برایەتی خۆشەویستی پێ و یا زیاتر دواتریش سەردانی ئەو شوێنانێکی کە پێویستن وەکوم بەڵێ ماڵی داک و باب و کوڕ و کەچ و کەس و کاری نزیک و خوشک و برا ئەوانە و دواتریش ئەوانەی کە کەوتنە لە ماڵ ناتوان بێن بەشداریکە نوێژی دەژن و دواتر نەخۆشەکانیش کە ئەمە کارێکی زۆر پێ و جوانە و الحاصل بەم شێوازە زەژنانە ئەنجام دەدەین. أكبر الله أكبر. الله أكبر.